سڵاتان لێبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنەمانیتان پێشکەش دەکەم لە تودەی زمانی تورکیەوە دەست پێ دەکەن کە بڵاوکراوەتەوە نزیکەی 114,000 خوێندکاری باکووری کوردستان بەهۆی پێکدادانەکانەوە لە خوێندن بێبەش بوون. ماڵپەڕەکە ئاماژەی بۆ ئەوە کردووە کە بەهۆی پێکدادانەکانی نێوان پەکەکە و هێزانیەکانی تورکیا لە ناوچە کوردنشینەکاندا سەدان هەزار منداڵ لە خوێندن بێبەش بوون. لە راپۆرتەکەدا هاتووە کە لە ئێستادا 10,000 خوێندکار و لە ناوچەی سووری ئامەد و 10,000 خوێندکار لە نووسێبینی مێردین و 6,300 خوێندکار لە ناوچەی دەرگەچێتی مێردین بێبەشن لە خوێندن. هەروەها 45,000 خوێندکار لە جزیرێ و 43,000 خوێندکاریش لە سلۆپی سەر بە شرناغ بێبەش بوون لە خوێندن و ناتوانن بچنە خوێندنگاکانیان. لە راپۆرتەکەدا ئاماژە بەوە کراوە بەشێک لە خوێندنگاکان لەلایەن پەکەکە و سوپای تورکیا وەکو بنکەی سەربازی بەکار دەهێنرێن. لە ماڵپەڕی ڕۆیتەرز بڵاو کراوەتەوە فابرێسێ لیگەری بەڕێوەبەری دەستگای پاراستنی سنوورەکانی یەکێتی ئەوروپا ڕایگەیاند هاتنی ژمارەیەکی زۆری کۆچبەران بەرەوە ئەوروپا مەترسی ئەمنی بۆ ئەو کیشوەرە دروست دەکات و بەهۆی ئەو جەنگە ناوخۆیی لە سووریا بوونی هەیە زۆر ئەستەمە بتوانرێت بکرێت لە ڕاست و دروستی ئەو پاسەپۆرتە سووریانەی کۆچبەران لە ڕێگایەوە دەگەن بە خاکی یەکێتی ئەوروپا. لە دوای هێرشەکانی پاریس زۆرێک لە وڵاتانی ئەوروپی مەترسی ئەوەیان هەیە چەکدارە تونڕەوەکان لە ڕێگای شەپۆلی کۆچبەرانەوە خۆیان بگەێنن بە خاکی ئەوروپا. لیگەری ڕایگەیان ژمارەیەکی زۆر لە کۆچبەران خۆیان گەیاندۆتە ئەوروپا کە لێکۆڵنەوەیان لەگەڵدا نەکراوە. ئەمەش مەترسی بۆ دۆخی ئاسایشی ئەوروپا دروست دەکات. بەڵام لێگەری لەو بڕوایەدا زۆر هەڵەیە کە هەموو پەنابەران بە تیرۆریست تەماشا بکرێن. هەروەها لە دیڤێڵتی ئەڵمانیشدا بڵاو کراوەتەوە تەنها لە 110 پەناخوازانی ئەڵمانیا تۆمار کراون. پۆلیسی ئەڵمانیا هۆشیاریدایە حکوومەتی وڵاتەکەی کە تاوەکو ئێستا ژمارەیەکی سنوورداری پەناخوازان کە دەکاتە لە 110 لە ڕێی پەنجەمۆرەوە تۆمار کراون. ئەمەش مەترسی پشێوی و ئاسایشی وڵاتەکەی لێ دەکەوێتەوە. یۆرگ ڕادێک سەرۆکی سندیکای پۆلیسی ئەڵمانیا لە نامەیەکیدا بۆ ئەنگێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا نووسیوێتی پۆلیس لە ئێستادا لە توانای دانیە ئەرکی پاراستنی سنووری نێوان نەمسا و ئەڵمانیا بەجێ بهێنێت. ئەگەر نەتوانرێت لێکۆڵینەوە لەو کەسانە بکرێت کە دەگەنە خاکی ئەڵمانیا ئەوە مەترسی تێرۆری لێ دەکەوێتەوە. لە نامەکەیدا ڕادەیە گوتوێتی سەدان هەزار کەس دێنە ناو ئەڵمانیا بێ ئەوەی بزانرێت بە چ ناوێکەوە بە چ هۆیەکەوە دێن. ئەمەش ڕەوشی ئاسایشی ئەڵمانیا دەخاتە مەترسیەوە. ئەوەی دەشزانرێت کە داعش لە عێراق و سووریا و لیبیا بە دەیان هەزار پاسپۆرتی لە حکوومەت زەوت کردو و مەترسی ئەوە هەیە لایەنگرانی خۆی بەم پاسپۆرتانە بۆ ئەوروپا بنێرێت. گرنگترین بابەتەکانی ڕۆژنەمانین پێشکەشکردن باختەوار بن.